بەناوی خۆی بەخشندەی میهرەبان سڵاو لە بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام هەوڵ دەدەین لەم حەڵقەی سۆراغی مێژوودا قسە لەسەر ڕۆڵی سەرکردە دەکەین لە بزواندنی ڕەوڕەوەی مێژوودا. دەپرسین ئایا سەرکردە مێژوو دروست دەکات یاخود مێژوو سەرکردە دروست دەکات. پرەنسیپێکەیە زیاتر لە فەلسەفەی مێژوودا قسە لەسەر ڕۆڵی پاڵەوان لە دروستکردنی مێژوودا دەکات. ئایا ئێمە سەرکردەمان هەبووە لە مێژوودا؟ ئایا بە مردنی سەرکردەکانمان شۆڕشەکانمان ڕاپەڕینەکان پرۆسەی سیاسی دەمرێت یاخود سەرکردە بۆ خۆی لە قۆناغێکی مێژوویدا گرنگی و کاریگەری و بایەخی خۆی هەیە؟ ئایا سەرکردەکانی ئێمە چ کاریگەریەکیانە بۆ لە مێژوودا؟ ئەوە چییە لە مێژوودا لە ڕووی زانستیەوە پشگیری بوونی سەرکردە یاخود پاڵەوان دەکات کە هەڵکەوتەی سەرکردە بۆ خۆی دەتوانێت کاریگەری لەسەر بزواندنی ڕەوڕەوەی مێژوو هەبێ. قۆناغی ئێستای هەرێمی کوردستان ببەستینەوە بە مێژووی 100 ساڵی ڕابردووەوە تا چەند بۆ ئەم قۆناغی ئێستا پێویستمان بەبوونی سەرکردەیەکی کاریزمی هەیە؟ ئایا دەستە جەمعی و بوونی کۆڕایی لەسەر سەرکردەیەک هەیە یاخود بەهۆی ئەو ململانێ سیاسی و ئایدۆلۆژی و حیزبی و ڕێکخراوەی یانەوە لە نێوان سەرکردەکانی کوردایە تاوەکو ئێستا نەتوانراوە لە ناو مێژوودا سەرکردەیەکی گرنگ و کاریگەری بایەقدار لە ناو مێژووی کووردا زیاد لە 50 ساڵ بەر لە ئێستەوە لە دروستبوونی حیزبە سیاسیەکانەوە دروست بێ. هەوڵ دەدەین لەم بەرنامەی سۆراغی مێژوودا قسە لەسەر ئەم تەوەرانە بکەین بە میوانداری هەریەک لە بەڕێزان مامۆستا فاروق محەممەد توێژەر لە مێژووی و هاوچەرخی کورد، دکتۆر سامان حسین توێژەر لە مێژووی و هاوچەرخی کورد بەخێربێن بۆ ستودیۆی سۆراغی مێژوو. دکتۆر سامان پرەنسیپیەکەیە لە مێژوودا زۆر جار قسە لەسەرەوە کرێکە بۆ خۆی سەرکردە مێژوو دروستەکات یاخود پاڵەوان مێژوو دروستەکە، ینی مێژوو جگە لەوەی کە تێپەڕاندنی کۆمەڵێ سات و کاتەوە هەروەها دەستپێکی قۆناغێکی نوێ ئایا بۆ خۆی دروست ئەکرێ سەرکردە مێژوو ببوورە؟ بەڵێ دەستا خۆشوێ زۆر سپاس بۆ ئەم بەرنامەیە. خۆی بە درێژایی مێژوو ناکۆکیەک هەیە یان جەدەلێک هەیە مناقەشەیەک هەیە لەسەرەوەی ئایا سەرکردە مێژوو دروستەکە یان ئەمە زەمینەی تاریخی و کۆمەلگایە سەرکردە دروستەکە. سەرکردە کۆمەلگا ئەباتە ڕێوە یان ئەمە کۆمەلگایە سەرکردە ئەباتە ڕێوە. سەرکردە زەمینەی تاریخی دروستەکە یان زەمینەی تاریخیە هەلومەرجی تاریخیە کە سەرکردە دروستەکە. طبعاً بەشێکی زۆر لە تێڕوانینەکان و مێژوو نووسەکان و فەیلسوفانی بواری فەلسەفەی مێژوو لەو قەناعەتیان کە سەرکردە ڕۆڵی کاریگەر و یەکلاکەرەوە ئەگێڕێ لە ڕوتی بەرەو پێشچوونی مێژوو ئەو مێژوو دروستەکە و پێیان وایە ئەگەر سەرکردە نەبێ مێژووش نابێ. ئەمە لە چۆ سەرچاواگرێت؟ لێەوە سەرچاواگرێت کە ئەم ڕوودا و یان سەرکردە لە هەموو کلێنەکانی تری مێژوو زیاتر بەرچاوەکەیە. کاتێ مێژوو نووسێ دیراسەی حەدەسێکی تاریخی حەقبەیەکی تاریخیەکە پێش هەموو شتێ ئەوەی ئەیبینێ سەرکردەکەیە ئەیبینێ لە مێژوو کۆیانە. بۆیە ئەمە وای کردو بەشێکی زۆر لە مێژوو نووسان پیان وابێ مێژوو بە تەواوی بریتیە لە زنجیرەیەک ڕوودا و کار و بڵێن هەڵسوکەوت کە پاڵەوانەکان کردویانە کە سەرکردەکان کردویانە کە پاشاکان کردویانە. بەڵام خۆی لە بنەڕەتە وانە سەرکردەش بەشێکە لە زەمینەی تاریخی. ئەم ئاراستەیە طبعاً مێژوویەکی دوورقوڵی هەیە، مێژوویەکی زۆر قوڵی هەیە لەو کاتۆ دەست پێکا کە قاید دەرەکەی لە ناو کۆمەلگای مرۆیە. لەوێەوە ئیتر تەفسیری ئەو جۆرە لێکدانەوەیە بۆ ئەوەی کە قاید هەموو شتێکە دەرەکەوێت و بە پێی قۆناغ گەشە ئەسەنێت تا ئەگاتە سیستەمی دیموکراسی. لە سیستەمی دیموکراسیە ئەم بیرۆکەیە تۆزێ پاشەکشە ئەکات و ئەچێتە دواوە. بەڵام هەتاکو سیستەمی دیموکراسی ئێستش لەو کۆمەلگایانەی کە دواکەوتون لە ڕووی سیاسیەوە لە ڕووی کۆمەڵایەتیەوە تا ئێستش سەرکردە ڕۆڵی خۆی هەیە و تایبەتمەندەتی خۆی هەیە و ئەوە بەلای ئەوانەوە ئەوە مێژوو دروستەکەوە. لێرەشەوە ئیدی تێڕوانینی جیاواز بۆ سەرکردە دەرەکەوێت و بە پێی قۆناغەکان جیاوازە. مثل لە کۆنا سەرکردە و کاریزما نوێنەری خوا بوو لە سەرزەوی، هەندێکیان ئیدعای خوایەتیانە کرد لە سەرزەوی و خەڵکیش پێی وا بوو فعلەن وایە ئەمانە خوان و چونکە لەسەر و خەڵکەوە لەسەر و تااقەت و ئیمکانەتی خەڵکەوە بوون. دوایی بۆ پیرۆزی هاتەوەی کە باڵێن پێغەمبەرەکان ئەوانە بوون بە کارێزما و بوون بە دوای پیاوە پیرۆزەکانی سەدەکانی ناوەڕاست، دوایی وردە بۆ سەرکردەی سیاسی، دوایی وردە تاکو ئێستش
ئەم تێڕوانینە ئەم بینینە لە ڕاستە ڕۆڵی خۆی هەیە و دەوری خۆی هەیە و بە چەندین نووسین لەسەرەمە کراوە کە ئایا سەرکردە مێژوو دروستەکە یان مێژوو سەرکردە دروستەکە. منیشەوەکەم بە پرسیارە بۆ مامۆستا فارۆق. مامۆستا فارۆق لە مێژووی کووردا ئایا سەرکردە مێژووی دروست کردووە یاخود قۆناغ و واقعەکە و مێژووەکە سەرکردەی دروست کردووە؟ بەناوی خۆی گەورەی میرەبان زۆر سواز بۆ جەنابتان و بۆ بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام. دیارێکی لە پێگەنەرە سەرەکیەکانی مێژوو بریتێ لە مرۆڤ لەگەڵ کات و لەگەڵ شوێنە یاخۆ لە مرۆڤ بە پلەی یەکەم خڵقەنەری مێژووە. تاکی سەرگەژۆک و هەروەکو تایشتی ئاساییەک و مرۆڤێکە خاوەنی ئەمەیەکە ئەوەی پێ بڕێکە بەشێکە لە خڵقەنەر و لە دروستکەری مێژوو. بەڵام بێگومان ینی سەرکردەکان ئەتوانین بڵێن ڕۆڵی زیاتریان هەیە لە نەخشاندنی مێژووە یاخۆ وەکو هەنێک کە پێناسە بۆ مێژوو بریتێ لە مێژووی سەرکردە و پاشاکان لە مێژووی پاڵەوانەکان کە تۆ باز لە شۆڕشی ئەەکەی پێش بشێ با لە سەرکردەکە ئەکرێ با لە چی ڕابەتی ئەم شۆڕشی کردووە و هەرجێ شۆڕشێک و ڕاپەڕینێک و هەر جوڵانەوەیەک و هەر ناڕازایەتێک بێگومان پێویستی بە تاگی سەرکردە هەیە بە تایشی کاریزمایەکە ڕێبەتی ئەو شۆڕشەکە لە پێناگەشتن بۆ ئەنجامێک کە بۆی دروستکراوە بووی هەڵگیرسێنەوە کاتەگەر لە منتەڵقەوە سیرکەین من پێم وایە سەرکردە و مێژوو دوانێکی لێک دانەبراون هەم سەرکردە وەکو تاکی وەکو مرۆڤێک ڕۆڵی هەیە لە دروستکردنی مێژووە و هەم مێژوو ڕۆڵی هەیە لە دروستکردنی سەرکردەدا دواتر ئەم سەرکردە بێت سەرکردەیەکی مێژووی کەمە لە جیهانی سێدا ئێمە لەم جۆرە سەرکردانەمان زۆرە کەوانە کە لە ڕابردووە ڕێبەراتی یاخۆ سەرکردایەتی جوڵانەوەیکی ڕزگاری خوازی نیشتیمانیان کردووە ئەمانە سەرکردایەتی گروپێک یاخود بەشێک کۆمەڵە ڕەگەزێکی مرۆیان کرد لە پێناو ئامانجێکە بە تێپەڕبوونی کاتیش ئەمە بۆ سەرکردەیەکی مێژووی واتە هەم ئەم لە دروستکردنی مێژووە ڕۆڵی هەبووە هەم ئەو ئەمە بۆ مێژووی کوردیش دروستە بێگومانە بۆ مێژووی کورد زۆر دروستە چکەگەل لە ڕابردووە مەسەیەکین تەنانەت زۆر بەشە لە شۆڕشەکان بەناوی سەگەدەکان و ناونراون شۆڕشی فلان بوو منە شۆڕشی شێخ سەعیدی پیران بەناوی هەنێ لە شۆڕشەکان بەناوی سەگەدەکانەوە ناونراون بەس مامۆستاەوە پێ دوانی یعنی بەشی پەیوەندی بە کاریگەری ڕۆحی و معنەوەکەەوە هێزێکی کاریزمی سەرکردەوەیە کە ئەمە لە شۆڕشەکان بۆنە بەناوی سەرکردەکانەوە ناونراون یاخود ئەوەی کە سەرکردەکان بخوان جێدەست و جێکەوت و کاریگەریان لەسەر قۆناغە مێژووە بەجێهێشتووە بەڵێ بەشی لەو سەگدانێکیان لە مێژووی کووردا هەمانە خوان لە ڕابردووە خاوەنی کەسادێکی کاریزمایی بوون واتە بەمانەیەکە تایبەندی خۆیان هەبوو توانیوانە کارگەری لەسەر خەڵک دروستکەن و خەڵک بەدەمیان و بێت خەڵی جویان لێ بگرێ بۆ نە بەشێ لە شێخەکان کە شۆڕشیان کرد ئەمانە خاوەنی موریدانێکی زۆر بوون ئەمە خەڵی گوێڕاڵی کردوون و بەدەنجیان و هاتووە کاتێک کە ئەم فەرمانێکی داوە وەکو فەرمان وەریان گرتووە وەکو شێخی خوان وەکو سەرکردەی خوان هەم لە ڕووی دینی هەم لە ڕووی دنیایەکەشەوە کاتە ئەم کەسیادی کاریزمانە ڕۆڵان هەبوو لەوەی کە شۆڕشێ بەرپاکەن ڕاپەڕینە بەرپاکەن لە ساتەوەختی مێژووی خۆیدا دوجار و هەنێ وەکووتمان هەنێک لەم سەرکردانە توانیوانە مێژوو بخڵقێنن و مێژوش بە تێپەڕبوونی کات ئەمانی کردو بە سەرکردەی مێژووی و بەمانایەکی توانین بڵێن ئێمە لە مێژووی کورد و لە جیهانی سێدا ئەم جۆرە لە سەرکردەمان زۆرە و سەرکردە بێگومان لە قۆناغی خەباتی جوڵانەی ڕزگاری خوازی کووردا و لە سەروبەندی بوون بە دەوڵەت بووندا ڕۆڵی سەرکردە بێگومان کاریگەرە و ڕۆڵێکی گەورەی هەیە بەڵام بێگومان لە سەردەمی دوای دەوڵەت لە سەردەمی موسساتیدا لە سەردەمی بەرپاکردنی یاخود بڵێن سیستەمی دیموکراسیدا ڕۆڵی سەرکردە هەنگاو بە هەنگاو کاڵترێتەوە بەڵێ دکتۆر سامان ئەوانەی کە خەریکت بە فەلسەفەی مێژووە ئەو فەیلسوفانەی کە لە بواری مێژووە ئیشیان کردووەوە خوێندنەوەیکی فەلسەفیانیانە بوو بە قۆناغە مێژووەکان ئەوان یعنی چۆن قسە لەسەر ڕۆڵی کاریزما و سەرکردە دەکەن و خوڵقاندنی سەرکردە لە مێژوودا خۆی وەکوتم دوو تێر هەیە ئاراستەیەکیان پێیان وایە تاریخ دەستکردی سەرکردەیە و سەرکردەیە تاریخ مێژوو دروستەکە هەر فەیلسوفەکان بەشێکی زۆری فەیلسوفانی مێژووش لەگەڵ ئەو بیر و بۆچوونیان هەر لە فەیلسوفە سەرەتاییەکانی سەردەمی یۆنان و ڕۆمانەوە بیگرێت تا ئێستاش هەندێک کەس لەگەڵ ئەوەیان کە ونمونە کات خۆی سوکرات زۆر معجب بووە بە یەکێک لە قایدەکانی سەردەمی خۆی وە پێی وا بوو ئەمە کارزمایە و جیاوازە لەوانی تر لە سەردەمی حتا لە ناو بیر باوەڕە ئاینەکانە پێغەمبەر چییە؟ پێغەمبەر کارزمایە یانی نێردراو چییە؟ نێردراو کارزمایە سەروی ڕابەری ئاراستەیەکی دینی چییە؟ کارزمایە تا ئەگاتە تۆماس کارلایل پێی وایە ئەمە
پاڵەوانە ئەمە سەرکردەیە مێژوو دروستەکە و هەموو جۆرە کاریگەریەکی با بڵین کۆمەڵگا و کاریگەری زەمینەی مێژووی و دۆخی سیاسی دۆخی کۆمەڵایەتی ڕەت ئەکاتەوە ئەڵێ ئەمانە با بڵین نێردرایەکی خوان لە خواوە هاتوون و ئەمان سەرکردە ئەمان مێژوو دروستەکەن ئەمان قووەتێکی خارقیان هەیە ئەمان لەسەر و مرۆڤەکانی تر و توانای مرۆڤەکانی ترۆن و ئەم پێوە سەرکردە بەس قایدی سیاسی نییە بەلای ئەوە کاتیبیش ئیسمە پرسیارە بکەم یعنی ئایا سەرکردە بۆ خۆی پۆلێ نەکرێت جیاوازیان یام سەرکردانە کارلایل بە شەشی پۆلەنەکە ئەوانەی کە نوێنەری خوانەوە لە مێژووی کوانە ئەوانەی کە پێغەمبەرانن فی ئەی جیاواز پێغەمبەری خۆمانی داناوە تۆماس کارلایل ئەوانەی کە قەدیس و باڵێن پیاوی ئاینین کە مارتن لۆتەر و نۆکسی جۆن نۆکسی داناوە ئەوانەی کە باڵێن شاعر و ئەدیبن ئەو دانتێ و شکسپیری داناوە ئەوانەی کە با بڵێن کاتبن ڕۆسۆی داناوە تا ئەگاتە پاشاکان کە ئەو ناپلیۆنیشی داناوە یعنی ئەو بەلای ئەوە بەلای هەندێک لە فەیلسوفانی مێژووە کە قسە لەسەر سەرکرداکەن بەلای ئەوانەوە سەرکردە تەنها قایدی سیاسی و قایدی عسکەری نییە بەڵام بە پێچەوە هەموو عەبقەریەک هەموو داهێنەرێک هەموو مبدعێک کە لە سەرو خەڵکەوە بێ کە کۆمەڵی مواصفاتی تیابێت لە خەڵکی ترانە بێ بۆ نمونە هێزی کەسایەتی بۆ نمونە توانای کێشکردنی خەڵک بەلای خۆیدا بۆ نمونە کاریگەری خۆی قای بەتەڵ چییە بەتەڵ ئەو فەردەیە لەناو تاکانی ترە کە ئەتوانێت کاریگەری لەسەر کۆمەلگاکەی دابنێت وا بکات سۆزی بەلای سۆزی ئەوان بەلای خۆیدا ڕابکێشێت لێرەشەوە بتوانێت تەسیرێکی وا دابنێت کە مەساری تاریخ بکات ئەو سۆزەی لە هەموو ڕوانەوە کە تۆ باسکەگە نووسەرێ بێ ئەگەر نووسەرێک بێ قاعدێکی سیاسی بێ عسکەریش یعنی هەموو یەکرێتەوە چونکە ئەنیشتین چەند کەسێ ئێستا تابعی ئەنیشتینە چەند کەسێ تابعی ئەرستۆیە چەند کەسێ تابعی مارتن لۆتەرە چەند کەسێ وە لە هەمان کاتشە ناپلیۆنیش و هیتلەریش و کاڤوریش و فلانیش وەک قایدی عسکەری وە قایدی سیاسیش ئەمانە خەڵکیان بەلای خوێنەڕە واتە هەچ کەسێک ئەم توانایی هەبێ بەلای زۆری بیریارانی فەلسەفەی مێژووە بۆ نمونە مثلەن هەندێکیان پێیان وایە ئەمە مثلەن دروستبوونی کاریزما فرۆید ئەڵێ هەستی کۆمەڵایەتی لێەوە دەرناکەوێت کە تاک ئەچێتە ناو کۆمەلگاوە بەڵام بەڵکۆڵە لەوە گرنگتر چییە کە قایدێک هەبێ ئەم کۆمەلگایە بەرێتە ڕێوە بەڵام ئەم قایدە چۆن بێ تایبەتمەندی خۆی بێ خەسایسی خۆی هەبێ جیاواز بێ لە لەوانی ترکە تاکە ئاسایەکانی تر بەڵێ ماوە سەفاڵۆخشێکی گرنگی وروژان باسی و جیاوازی کرد بەڵام لای ئێمە هەمیشە قسە لەسەر چەمکی سەرکردە ئەکرێت لە مێژووە سەرکردەیەکی سیاسی و عسکەری دێتە پێشەوە بەڵام ئەو شەشفی ئەی باس کرد کە یەکێک لە بیریارەکان دابەشی کردووە ئێمە ئەم جیاوازیەمان هەبووە لە ناو مێژووی سیاسی خۆمانە بە تایبەتی ئەگەر مێژووی نێو هاوچەرخ 100 ساڵ بەر لە ئێستا بۆ منە وەرگری لەو کاتەوەی کە زیاتر بزوتەوە و ڕاپەڕینەکان و حرەکەی ناسیۆنالیستی کوردی وردە دەخەمڵێت بڵێ بێگومان ئێمە ناتوانین بڵین لە ناو باشووری لە کوردستان بەگشتی کە هەموو ئەم جۆرانە لایمە پۆڵێن کرابی یاخود لە هەموو ئەم جۆرانە ڕێبەر و کاریزما سەکردەمان هەبێ بەڵام ئەتوانین بڵێن لە چەند بوارەکە ینی بەگشتی یاخود لە چەند بوارەکە سەکردەی هەمانە بۆ منە لە بوارە سیاسیەکە ئێمە بێگومان سەکردەی سیاسیمان زۆرەوە تا یاساش کۆمەڵە سەکردەی سیاسی یاخود لە مێژوودا هەمانەوە کاری سیاسیەکەن و لە ڕابردووە ڕێبراتی حرەکەیەکی سیاسی جەماوەریان کرد لە پێناگەشتن بە ئامانجگانی خەڵکی کوردستانە بە ئامان شێوە سەکردەی توانین بڵین عسکەریشمان زۆرە سەکردی عسکەریشمان هەیە کەوانێک کە خەباتیان کرد تێکۆشانیان کرد لە بواری جیاوازە و بێگومان نانی لە لایەکەش ئێمە لە بوارە ئاینیەکەش ئەتوانین تا ڕادەیەک بڵین کۆمەڵێک ئێمە خەڵکانی ئاینیمانە بووە کە هەم هەستی ئاینی و هەستی نەتوان تێکەڵ بە یەکتر کردووە یاخۆ بڵین لە جۆرەکان کە ڕێبەراتی جوڵانەوەییان کردووە دوای نەمانی منیشینەکان کۆمەڵە لە شەخەکانی تەریقەت دەرەکەون کە ئەمانە هەم بە باگراوەندی ئاینیەکەی و هەم لە باگراوەندە نەتەوەی و سیاسەکەش تێکەڵکێش بەیەکترەکە ئەمە ناوانێ سەرکردەی ئاینی ئێمە ئەتوانین بڵین ئەمانە هەردووکیان بوون هەم لە لایەکەوە ڕێبەری تەریقەت بوون سەکردەیەکی ئاینی بوون و هەم لە لایەکیشەوە سەکردێکی سیاسی کاتە کاریگەری معنەوی ڕۆحیانە بۆ لەسەر بزافی ناسیۆنالیسیە بزوتنەوەی ڕزگاری خوازی کوردی بەڵێ بەتەشید ئێمەمان ئەوانەی کە هەواداری ئەم شێخانە بوون ئەوانەی کە بەدەم
داوا و بانگواد شۆش ئەم شێخانەوەتن بە شێوانە موریدەکان بوون موریدەکانی ئەمانە پەیڕەوانی تەریقەت بوون و فەرمانی شێخەکانێک بە فەرمانێکی ئاینی و هەم بە فەرمانێکی سیاسی ژۆرگرتووە کە دواتر ئەمانە ڕۆڵی جەنگار و ڕۆڵی سەرباز و ڕۆڵی ئەوان دیوە کە بتوان شۆڕشێک بەرپا بکەن لە لایشکەشەوە لە بوعدە ئاینەکەشەوە بۆ منێمە کەسایکی گومەلای گەورەی کوێمانە ئەمە توانم بڵێن لە بواری ئاینەکە ڕێبەرێکی گەورەی ئاینی بووە و خەمی ریفۆرم و ئیسلاحی هەبووە و تەمەنای ئەوەی کردووە کە لەگەڵ بۆ نمونە جەمالەدین ئەفغانی و کێوشێدا لەو سەردەمایە بووە پێکەوە ئیسلاحی دینیان کردەیە کەواتە هاوشێوەی سەکردەکانی ترکە ئیسلاحی دینیان لە قۆناغی جیاواز و لە شوێنی جیاواز کردووە مەلای گەورەش تەمەنای ئەمەی بووە لە تەفسیرەکەیشدا کۆمەڵێ تێڕوانی نوێ و تو کۆمەڵی بیربۆچووی نوێ خسۆتە ڕوو کە بێگومان بۆ ئەو سەردەمەی خۆی و بگرێت تاسەش کاریگەریمەوە توانین بڵێن بە ڕێبەرێکی ئاینی واخۆ جۆرە لە ریفۆرمیسی ئاینی ناوزەندی بگەین هەرچەند ئەگەر بۆ منە وەکو ئەوانەی کە بێگومان قۆناغی هەم هەلومەرجی کوردستان و هەم هەلومەرجی ئاینیستە لەگەڵ ئاینەکانتر جیاوازە بەڵام ئەمیش خولیایشی بوو و هەوڵێکی هەبووە و خوێندنەوەیکی نوێی هەبووە بۆ خودی ئاین و توانێت لەو کات و سەدەمەشە کاریگەری خۆی لەسەر کۆمەڵی کوردی بەجێ بڵە کە تا ئێستاش توانین بڵێن کاریگەری مەلای گەورە کاریگەریی دیارە کە لە کاتی خۆیدا کاتە بۆ خۆی و کاریگەریە بەو پێوەرەی دکتۆر سامانیش باس کاتە ئەوش سەرکردەوە بۆ خۆی بەڵێ بێگومانی مەگەر پۆڵۆنی سەکردەکان بکەین کاتە سەکردی سیاسی و ئاینی و عسکەری تەنانە ئێمە ئەتوانین بڵێن کۆمەڵێک لە بواری ئەدەبی کۆمەڵی نخبەی ڕۆشنبیری ئەدەبی کوردیمانێکە ئەمان لە بواری خوانە سەرمەشقن بەڵام وەکو تەصنیفکردن تاسە لە ئێمە و تەصنیفە بەو جۆرە نەکراوە کە ئەمە سەکردەیەکی ئەدەبی ئەمە چی ئەمە چی بەڵام بێگومان کۆمەڵێک سەکردەی دیارمانەیە کە توانێت هەگەر لە بواری خۆیان پۆلی نامکەین و لە بواری خۆیان توانێتی ڕۆڵ و کاریگەری خۆی بەجێ بێڵێ بەڵێ ئەو پۆلێنکردنەی مامۆستا فاروق باسی کرد ئەگەر لە ڕووی فەلسەفەی مێژووە فەیلسوفەکان باسی پۆلێنکردنی پۆزیتیڤ و نێگەتیڤەکەن یاخود ئەوەی باسی ئەو بۆ نمونەی پیاوێکی ئاینی ڕیفۆرم خوازی کرد ئەمە بۆ خۆی دیوێکی پۆزیتیڤێ ئایا ئەم پۆزیتیڤ و نێگەتیڤەشەیە کاریگەری باش و خراپیان بەجێشت بێت خۆی ئەسڵەن سەرکردە فرۆی دەڵێت دوو هۆکار هەیە کە سەرکردە دروستەکە یەکێکیان کەسایەتەکەیەتی کە کەسایەتەکەی لە ڕووی ئیمکانێتەوە لە ڕووی توانای کێشکردنەوە لە ڕووی تەسیرکردن لەسەر خەڵکەوە لە ڕووی یەقین و باوەڕ بەخۆبوونەوە لە ڕووی ئیمکانێتی فکریەوە جیاوازە لەوانی تر دووەمیان ئەو بیرۆکەیە کە دیفاعی لێکە بەرگری لێکە ونمونەوەسن بیرۆکی کە خۆی بڕای پێێت کە خۆی بڕای پێێتی و ئێوێ لە ڕێگای ئەم بیرۆکەیە بکاتە بەشێک لە گۆڕانکاری لە کۆمەلگاکەی لە قۆناغێکەوە بیبات بە قۆناغێکی تر بۆ نمونە مامۆستای شاری بۆ کرد پیاوێکی دینی مەولانا خالد ئەمە کاریزمایە ئەمە چرخانێکی گەورەی کردووە لە ژیانی ئاینی کۆمەلگاکەیە هەندێک لە ببوورە هەندێک لە موریدەکانی تۆزی زۆر جا کە زیادە ڕەویان کردوە مەولانا خالید کەسایەتی کاریزیە تا ئاستی پێغەمبەر و فریاد ڕەست و تا ئەوە بردووە تاواسەکەەوە تا ئەمە کاریزما ئەمە بەتەڵە بە پێی پێوەرەکانی فەلسەفەی مێژوو بە پێ و پێوەرانەی کە هەیە منەوەی کە بۆ نەتەوەیەک ئەوێ کاریگەری فکرێنەتەوەیەکانی کار بکە لەسەر خەڵکەکە و بیباتە قۆناغێکی تر ئەمە بۆ خۆی کاریزما دیسانەوە لە فەلسەفەی مێژووە پێوەەر هەیە بۆ کاریزما بوون و سەرکردە ئایا پێودان گرنگ پێدراوی خۆی ڕێسای خۆی و کۆمەڵی ئوسوڵەیە کە دیاری بکات بڵێ تۆ یاخوتەرە بێ گەل یا دەسە جەمعی بڕیاری لێ بە ئەمە سەرکردێکی ناخۆی چۆن ئەزانی ئەمە کارزمایە هەت تاکێک دەرکەوێت لە قۆناغێکی دیاریکراوی ڕوتی گەشتە سندنی مێژووە ئەو تاکە بتوانێت کاریگەریەکی گەورە لەسەر کۆمەلگاکەی خۆی دابنێ و بتوانێت کۆمەلگاکەی لە شوێنێکەوە بەرێ بۆ شوێنێکی تر ئەم کەسە پێڵەن کارزما بەڵام ئەگەدار بە بەتەڵ لە تاریخەوەکو وتت ئەو پۆلێنەشی هەیە بەتەڵ وا هەیە زۆر پۆزیتیڤە توانیەتی کۆمەلگا لە قۆناغێکەوە بەرێ بۆ قۆناغ بەتەڵ وا هەیە نێگەتیڤە مەسەڵەن بۆ نمونە هتلەر بۆ نمونە مۆسۆلینی ئەمانە بەتەڵ هەیە نەخۆش ئەکرێ ینی بەتەڵ خیانەتکاریش خیانەتکاریشە و نەخۆش دوای بێ بە دیکتاتۆر ئەوەی واوتم نەخۆشە ینی مۆسۆلۆنی یەک کۆمەڵ ئەفکاری هێنا فکری ئەوەی کە ئەبێ ئیتاڵە لەم وەزع ڕزگار بێ حتا هتلەریش ئەبێ ئەڵمانیا لەم کۆنگری ڤێرسای ڕزگاری بێ ئەبێ ئەڵبانیا شعب الله المختارە ئەڵمانیا ئەوەیە ئەڵمانیا نابێ ئەمانە قبولکە نابێ ئەوە هەرچی بڵێن ئەو وینانەی کە ناو کۆمەلگا هەیە قۆستیەوە فکرەیەکی داهێنا ئەو فکرێت تقریبا ئەکرێ بڵێ زۆرینەی خەڵکەکە لەگەڵ ئەو فکرێ بە حتا ناپلیۆنیش بەڵام کاتێک کاچێتە سەر دەسەڵات ئەمە بەتەڵەن نێگەتیڤەکەیە تر ئەو
گردی بەسەر خەڵکەکە هێنای کە هێنای بۆیە ئەم پۆلێنە شەیە بەتەڵوا هەیە تر پۆزتیڤە بەتەڵ ژوایە نەگەتیڤ کەواتە مامۆستا فاروق بەپێی ئەوەی کە مامۆساژ ئەو پۆلێنکاری لە پۆزتیڤ و نێگەتیڤا کرد کەواتە ئەگەر نەچمەوە سەرپرسیاری یەکەم پاڵەوان بە هەردوو دیوەکەیەوە دیوە ئیجابیەکەی و دیوە سیلبیەکەی و مرۆڤ دۆستیەکەی و دیوە یعنی مەرگ دۆستیەکەی ئەتوانێ یعنی ڕەوڕەوەی مێژوو بجوڵێنەوە کاریگەری لەسەر بزواندنیە بێت بەڵێ بێگومان سەکردە کاریگەری دیار و بەرچاوی لەسەر ڕۆی مێژوو و خوڵقێنەری دۆخی تایبەت و دۆخی شۆڕش و هێنانەدی ئامانجەکانیەوە پێچەوانەشەوە سەکردەمانەیە لە پێنا ئەو فکری ئەو بۆچنێ کە کاری بۆگە خەباتی بۆکە بۆی کە کۆمەلگا بگەێنێ بۆ ئامانجا ئەگەێنێ بە ئامانجەکە لە کۆتایی خۆدا کە گەیشت بە ئامانج ئەم سەکردیە بە کاریزمایی خۆی ئێهێڵێتەوە لە قۆناغەکە ئەوە سێ بۆ چکە پێی وایە ئەرچی ئەم تەواو بووە ئەرچی ئەم کۆتایی هاتووە بە شێوەیەکی ئیجابیانە کاری خۆی بە پایان گەیاندەوە پێویستی خەڵکیکە بێتە پێشەوە چکە بۆم ئەم پێوە ئەرچی تەواو بووە بەڵام سەکردەشمانەی بێگومان ینی بە بڕیارێکی سیاسی سەرکردەیەک بە بڕیارێکە لە کاتی خۆیان نەپێکا بێ ڕەنگە ئایندەی میلەتێک ئیتر بۆ منە ڕوبەڕووی قەرانێکی گەورە بوو بێتەوە و بۆ منێ من لە مێژووە مامۆستا هەنێکی باس کرد بۆ منامانە کە هیتلەر لەگەڵەوەی کە لە ڕێی دیموکراسی و دێتە سەرحکم بەڵام دواتر قەیرانێکی گەورە لە جیانە ئاخڵقێنێ ناپلیۆن ئەو بە شەڕە زۆرەکانی لەگەڵەوەی کە خەڵکی فەڕەنسا بە فرادڵ سیاسییان کرد و لە کاتی زەمینی خۆیدا توانی بێتە کەسێکی یەکەمی فەڕەنسا بەڵام دوجار فەڕەنسای دووچاری کۆمەڵە شەڕ و ناڕەحەتی گەورە کردووە کۆمەڵە زیانی گەورەی مادی مرۆیی بە فەڕەنسا و بە شعبی فەڕەنسی وڵاتانی دەوروبەری خۆشی گیان بێگومان کاتە لە هەردوو حاڵەتەکە ئێمە ئەومان هەیە چ بە ئیجابی چ بە سلبی بۆ منەگەیمە نمونەی کۆمەڵێک سەکردی ئیجابی بێنینەوە لەوانە بۆ منە یڵسن ماندێلا کە لە خەپاتی کرد و دژی سیاسەتی جیاوازی دژی سیاسی ڕەگەزپەرستی دواتر بە ئەنجام گەشت و جنوبی ئەفریقای لەو حاڵەتە ڕزگا کرد دواتریش خۆشی وازی لە دەسەڵاتی نا بۆ منە جۆرج واشنگتن کاتێکی دەوڵەت بۆ ئەمریکا دامەزێنێ و شۆشی سەربەخۆیی کات دەستور دامەزێنێن دوای دووخول لە سەرۆکایەتی دەستبەردار بە کاریزمایی بۆ هەتاتە لە شعبی ئەمریکی ماوەتەوە کاتە بۆ چگەم پێی وابە لەم قۆناغا ئەم ئەرکی خۆی تەواو کردووە ویتر پێویستە واتە مانایەک بۆ بەردەوامی ئەم لەو پۆست و دەسڵاتەوە پێوەربێ مامۆستا فاروق کۆت یعنی سەرکردە مێژوو دروست بکە ئایا بە مردنی سەرکردیان نەخۆشکەوتنی سەرکردەیەک بۆ خۆی مێژوو نەخۆشەکەیە کۆتایی دێ بەڵام ناوبڕێ وەرگم دوای ناوبڕەکە وەڵام بنەوە بینەرانی بەڕێز و خۆشەویست ناوبڕێکی کورد وەردەگرین و دەگەڕێنەوە لاتەن جارێکی تر سڵاو ئەمە مۆستا فاروق بەر لە ناوبڕەکە پرسیاری ئەوم کرد ئایا ئەگەر بڕیار بێ سەرکردە مێژوو دروست بکە کەواتە بە کۆتایی هاتنی سەرکردەش کۆتایی مێژوو دەست پێکات ئەتوانین بڵین ئەمە بەو شێوەیە نەخێر چونکە ئەم سەرکردە لە قۆناغێکی مێژوویە دێت و بێگومان وەکوستەکە تاشی کرد ئەم کۆمەلگایتر ژیان بەجێڵێ بەڵام ئێمە زۆر سەرکردەمانەیە لە دوای خۆی ڕێبازەکەی نهجەکەی و سیاستەکەی بەردەوامە بێت فکر و بۆچوونەکانی بەردەوامە بێ بۆ منەگەرمە نمونە بە غاندی بێنینەوە تا ئێستا ئەو سیاست و نهجە لا عنفیەی ناتونیتیژیەی ئەو عسیانە مەدەیانە کە بۆ منە غاندی ئیشی لەسەر کردەوە تا ئێستا ئەمە بۆتە مۆدیلە کە خەڵکیکە لە دوای خۆی سەرکردێتر لە جیهان شوێنی ئەەکەون و ئەو ڕێکارانەی ئەو ئەگرنە بەر بۆ بە ئامانجی هێنانەکە یاخود سودۆگەتن لە ئەزمموی ماندێلا بە تایبەتی ئەو سەرکردانی کە ئەتوان بڵێن سەرکردەی هەم سیاسین و هەم سەرکردێکی ڕۆشنبیر و خاوەن قەڵەم و خاوەن لە دوای خۆیان گەنجینەیەک لە نووسین و کتێب بەجێدێڵن و دواتر ئەم نهجەی کە ئەم سەکردێک کاری لەکرد ئەبێتە قوتابخانە ئەبێتە ڕێباز و خوێندنەوەیکی نوێ بۆ جارێکی بۆ نووسینەکانی ئەو سەرکردەیە کە خوێندنەوەی تازەی بۆ کرێ و زۆر جار بۆ چوونەکان بە تێز و تیۆر بێگومان نانی زۆر جار خوێندنەوە بۆ فکری سەرکردەکان ئەوانە کە بگومان دوای خۆیان کۆمەڵە بەرهەم و یاخود کۆمەڵ جگەوەی ئەوەی کە بەرهەمیش بەجێنێڵە جاروای لە سلوکەکانی لە نەریتە سیاسیەکانی لەو ڕێبازانەی کە گرتوێتی بەر دوجار ئەبێتە نهجێک و خەڵکی دوای خۆی پەیڕەوەکەم بەڵام بە تایبەتەوەی کە گەنجینەیەکیان بەجێهێشتووە لە نووسین لە کتێبخان قەڵە بوون جارێکی خوێنەوەی بۆ بەرامەکانێکرێ بۆ تێزەکانێکرێ ڕێباز ڕەنگە ڕێبازێکی ڕێبازێک لە قوتابخانەیەک لەسەر بەرمەبرای بیرروبۆچین ئەو سەکردەیە دروست بکرێت. بەڵێ دکتۆر سامانکەواتە ئەکرێ کۆتایی هەموو سەرکردەیەک کۆتایەکی
یاوە کۆڵە دەرهاوی شتێکی ئیجابی بە دوای خۆی دابێنێ خۆ زۆرجان ناومێدیشی بەدوەوەیە ئەوەی کە لە مێژووە هەیە خۆی تەفسیرێک هەیە ئەڵێ هەندێک سەرکردە نەک بەس لە کاتی زیندوو بووینە تەسیری خۆیان هەیە لە کاتێکە کە مردووشن تەسیریان هەیە ئەڵێ لە ناو قەبری شایەوە حکومەکە لە ناو قەبری شایەوە مەنهەجەکانی پیاداکرێت لە ناو قەبری شایە و بیر و بۆچوونەکانی کۆمەلگا ئەبا بەڕێوە یانی لەگەڵ مردنی سەرکردای مەرج نییە ئیتر ئەو سەرکردەیە بمرێ و کۆتایی پێبێت بەڵام کارساتە ئەگەر لەگەڵ مردنی سەرکردە لێ مێژوو بۆستی ئەمە یەکێک لە کارساتەکانی کۆمەلگا دواکەوتووەکانە هەر بۆیش بێگومان نمونەشەیە کە کۆتایی بە قۆناغێک یا بە حرەکەتێک بە حرەکەیەک دێ لە بەرەوەی سەرکردەیەکە مرێ ئەمە ئشکالەتی کۆمەلگا دواکەوتوەکانە و کۆمەلگانەی کە نەیانتوانیوە تەجاوزی قودسیەتی سەرکردە بکەن تەجاوزی ئیجلالی سەرکردە بکەن تەجاوزی ئەوە بکەن کە بە پێ سەرکردەش ئەوان ئەیانەیە بۆیە تەیاری بەرامبەر ئەمە کە ئێمە باسمان نەکرد ئەو تەیاریاڵێ مەرج نییە سەرکردە مێژوو دروست بکە ئەمە مێژووە سەرکردە دروستەکە ئەمە زمینی تاریخی پێداویستی قۆناغەکە پێداویستی قۆناغێکەوە ئەکا کە کەسێک بێتە ئاراوە وەکو سەرکردەیەگە ئەمە مەنهەجێکی پێڵێن مەنهەجی تەفاعل و تەکامل ئەڵێ پێداویستی کارلێکی نێوان کەسایەتی تاکەکە یان سەرکردەکە لەگەڵ پێداویستی کۆمەلگاکەی واکە شتێک دەرکەوێت ناوی سەرکردە بێت و لە هەمان کاتشە هەندێک کەس پیان وایە تەنها سەرکردن نییە توانێت قیادە بکات شۆڕش بکات گۆڕانکاری بکات بۆ نمونە لەم شۆڕشانەی کە دوایی لەم دوایە لە وڵاتانی عەرەبی کرات هیچی سەرکردەی دیاریتیانە بوو خەڵکی بوو لە خۆی هاتە جادە و شۆڕشی کرد و سیستەمێکی گۆڕی ڕوتی ڕۆڕەوەی مێژووی گۆڕی لە وڵاتە سەرکردێکی دیاریتیا بوو تیای نەبوو بۆیە ئەوەی کە ئێستا هەیە ئەوەیە کە کۆمەلگا دوور بخرێتەوە لەو بە پیرۆزی زانی سەرکردە و بۆ لەوەی کە جەنابەت باس کرد کە سەرکردە مردی تر مێژوو مرد ئەمەش ئەوروپیەکان ئەو بەدیلیان هێنا بەدیلی سەرکردە موئەسسەسەیە یعنی تۆ موئەسسەسەی دیموکراتی تەیە بە موئەسسەسەی دیموکراتی نە سەرکردە ئەمرێ نە دەوڵەت ئەمرێ نە حەزارەت ئەمرێ بەڵام خۆ لە کۆمەلگا دیموکراتیەکانە سەرکردەر بخۆی کاریگەریە بۆ مەسا باسی بۆمە جۆرج واشنتنی کرد یا تۆماس جیڤرسۆن کاتێکە دەوریە بێ لە داڕشتنی سیستەم و لە ئینی ئەمریکا یا هیتلەر بۆ خۆی کە لە بەمردنی کۆمەلگاکە نامرێ یاخود ناپلیۆن کە ڕاپەیامەکانی شۆڕشی فەڕەنسا باتە ئەڵمانیا و ئیسپانیا وڵاتەکانی تر بۆ خۆی هینەکە یعنی بۆ خۆی ئەم سەرکردانە کاریگەریان هەبووە لە وڵاتانی پێشکەوت و خۆراوایی شابوون بە ئەم کاریزمانە زۆر ڕۆسفلد 3000 هەڵبژێردرایەوە بۆ ڕۆسفلد توانی کۆمەلگای ئەمریکی لە قەیرانی دارایی 1929 ڕزگار بکە کە ئەم ئیشە هەیە مجتەمع دەنگێداتێ لێرە بێتە کارێزما کەسێک کە جیاوازە ڕۆسفلدیش ئەمریکا کۆتایی پێ نایە مەرج نییە هەموو کاتێ عەمەلەی دیموکراسی پاشەکشە بە ڕۆڵی سەرکردە بکات نەخێر زۆر جار ئەیهێنێتە پێش بەڵکو مەقاوماتەکانی بەهێزەکە بەهێزێکە بەڵام لاوازی سیستەمی دیموکراسی بۆ نمونە لەو فترەی بینی هەردوو جەنگە ئیتالیا و ئەڵمانیا لە ئەوروپا سیستەمی دیموکراسیان لاواز بوو تازە 1970 سیستەمێکی سادەی دیموکراسیانە بوو کاتێک کەوتنە تەنگژەیەکەوە یەکسەر سەرکردە قوت بووە یەکسەر کارێزما هیتلەر و مۆسۆلینی قوت بوونەوە خۆ لە بریتانیا ژەمان ئەزمە هەبوو لە فەڕەنسا ژەمان ئەزمە هەبوو لە زۆربەی جێەکانی ترم بەڵام سیستەمی دیموکراسی بە قوت بوو نەیهێشت ئەم کارەساتە بەسەر کۆمەلگاکانە بێن بۆیە ئەوان براوە بوون ئەوەی کە کارێزمای دروست کرد ئەوەی بەتەڵی دروست کرد ئەوەی ئەو جۆرە قایدەی دروست کرد دۆڕا لە کۆتایی بەڵێ یعنی لە ژێر ڕووناکیم بۆ چوونەی مامەسا فاروق ئەمەی دکتۆر سامان هێمای بۆ کرد سۆژە مەبدەئێکی تر قسەی لێکرد لە مێژووە کە ئەگوترێ 50 ساڵ یا 100 ساڵ جارە سەرکردەیەکی کاریزمی دروستە بێ ینی سابۆن نەتۆ سەیری مێژووی ڕابردوی خۆمان کە باسی نیوەی یەکەمی یا بیستەکانی بیستەکانی سەدەی بیستەم لە سەرەتاوە باسکەی خەڵک باسی شێخ مەحموودەکە بڕۆیتە ڕۆژهەڵاتی کوردستان کۆتایی نەکان یعنی پێش ئەوەی پەنجاکان کۆتایی پێبێ قازی محەممەد باسەکرێ دواتە سەرکردەی تر بۆ نمونە لە هەر باشووری خۆمان ڕەحمەتی مەلا مستەفا باسەکرێ یعنی بۆ خۆی ئەمانە زەمەنی هەیە شتێکی زانستی یا پشگیرێکی زانستی مێژووی لە پشتی ئەمە هەیە یاخود وەکو مامۆسا و خۆش هێماتان بۆ کرد قۆناغێک یاخود واقعێکی مێژووی سەرکردە خوڵقێر بەڵێ ئەو واقع مێژووی کەم کۆمەلگا پیا تێپەڕێ بێ دەوری کاریگەری هەیە لە دروستکردنی سەرکردەیە لە هێنانە پێشووی سەرکردەیە بۆ تۆ دوجار واقعێکی مێژوویت هەیە گرفتێکت هەیە
گەلێکت هەیە خواستێکی گەل هەیە جا خواستە چ خواستی نەتەوەی بێت چه خواستی ئابووری بێت چه خواستی بوونە جیاوازی و چینایەتی بێ بێگومان لەم حاڵەتەیە زمینەکە لەبارە ئەبێ کەسێک بێت ڕێبراتی ئەم خەڵکە بکە ئەم جەماوار بکە بۆ ئاراسی کە هەنگایی بوونێ بۆ ئامانجێکەوێ پێ بگە کاتە ئەنی نەکڵن لە 50 ساڵە جارێ لە دەیەکە لە چەندەیەکە چەندین کەسایەتی دەرکەوتە چەند سەکردە دەرکەوتووە کە شۆڕشیان کردەوە ڕێبراتی گەلیان کردووە ویستوانە کۆمەلگال برنە قۆناغێکی بگەن بە کەناری ئارام بگەن بە خواستەکانیان کاتێک ئەم کەم خواستە نادەدی جارێکە سەکردەیەکە لە قۆناغێکە سەر هەڵەداتەوە ئەمە تاوگادی کاگەن بە خواستی خۆیان و بۆ مناگەر دیقەت بین لە ئەوەی کە پێویستە بە مێژووی ناوچەکەەوە مێژووی کوردیشەوە خواست بۆ سربەخۆیی ینی تاگەیشن بە خواستی سربەخۆیی کۆمەڵە سەکردە دروست بوون و لە حاڵەتی نەگەیشتنا سەکردەی کە هاتوتە شوێنەکەی تا بەرەو ئاراسی سربەخۆیی بڕۆ یاخب لە قۆناغی دروستبوونی دەوڵەتە ئەوە لە بۆ منە ئەڵمانیا بسمارک توانی یەکیدی ئەڵمانیای بێنێتکایەوە ئەڵمانێکی یەگرت و بێنێتەکایەوە ئەوە لە تورکیای بۆ منە هاوچەرخ مستەفا کەمەل ئەتاتورک بتوانی دەوڵەتی تورکیای هاوچەرخ بێنێتەکەەوە کە توێن تا ئەمڕۆ وێڕای مردنی مناغی ناسیۆنالیزمی تورکی تۆرانیاندا بنەماکانی تورک تا ئەمڕۆ بە شێوە لە شکانی تورکیا حکمەکە کەواتە ئەم سەکردانە واقعیشی کۆمەڵایەتی سیاسی ئابووری هێناونێتەکایەوە و بە مردنی خۆشیان مەرج نییە تێزەکان یاخود بڵێن بۆچنەکان کۆتاییە بەڵکو بگرێت لە دوای خۆیان جارێ پەری پێدەوە ئەشتە قۆناغێکی ترەوە بەڵام ئەوەی کە جیاوازیە بۆ منە لە دوای قۆناغی بوون بە دەوڵەت بوون لە ئەو وڵاتانی کە وڵاتی موسساتین ئەو وڵاتانیشی کە وڵاتی ناموەساتین جیاوازەکان ئەمەیە لە وڵاتی موسساتیە ڕێگری ئەکرێ لە دروستبوونی سەکردەی تاگڕە و یاخۆ بڵێن دروستبوونی دیکتاتۆر لە ئەوروپادا لە ئەمریکا ڕۆڵی سەرکردەش لە سەرودەمی دەوڵەت بوونە پاشەکشەکات بۆ خۆی بێگومانمان لە ڕۆڵی و کاریگەری نامێت لە حاڵەتی بوونی دامەزراوەیە شوێنێ دەوڵەتی هەیە دەوڵەتی موسساتی نییە لەم حاڵەتەیە بۆ مناگات سۆسەری گیانی سێم بکەی سی وڵاتانی عەرەبی بکەی ئەمانە دەوڵەت ئیشن سەکردەشیانەیە بەڵام جۆرە جۆرەکان تاگڕەوی وە ئەویان پێوە دیارە بە جۆرە جۆرەکان ئەوێت تا کۆتاییەکەی لە سەر دەسەڵات بمێنەوە زۆردا بەرەو تاغڕی بەرەو دیکتاتۆریە دەڕوە بەڵام لە وڵاتانی موسساتیە ڕێگری ئەکا سەکردە دێتە پێشەوە موسسە سەکردێنێ و ئەرکێکی پێدا و تا قۆناغی دیاریکرا بەڵام ڕێگری ئەگا لە چۆنەڵی کە سەکردی هەتایی هەبێ یاخۆ بڵێن سەکردەی تاگڕە و دیکتاتۆر دروست بێت بەڵێ ئەمە وەسە سامان ئەگەر ئێمە ئەم نمونانی لە مێژووە ئێوە باسیەکە هەم لە ڕووی تیۆریەوە و لە بوارە فکری و فەلسەفیەکەشا کە بۆچوونی زۆرێک لە بیریارەکان و فەیلسوفەکان ئەو نمونانی کە لە دنیای خۆراون دنیای ڕۆژەڵاتیشا هێناتانەوە ئەمە ئەگەر ئەمە ئێستا واقعی کوردستانی خۆمان یعنی بخەین ئەو سیاقە مێژویانە بێنینەوە بۆ ئێستا تا چەند ئێمە لەو جۆرە سەرکردانەمانەوە پێداویستی قۆناغەکەمان کە قۆناغێکە هێشتا قۆناغی ئەوەیە نەگەشوین بە دەوڵەتی خۆمان و بووین و کیانێکی سربەخۆی خۆمانیە کە دانپیانرانێکی یاسایی هەبێ لە نەتەوەیە گرتوەکانە وەڵا من وەکو شخصی خۆم ئەگەر ڕێی شخصی خۆم تێ من لەگەڵ وڵا تۆ توێژەرێکی بواری مێژوو من لەگەڵ بەتەڵی تاریخیانیم چکە ڕەنگە لە دوجارە کارەسات دروست بێت تۆتوانی بە ڕێگای تریش بگەیتە ئەو شوێنانە و ئەو دەستکەوتانە کە مەسن بە ڕێگای دیموکراسی بگەیتەوە بە ڕێگای ڕفراندۆم بگەیتە ئێستا تاریخ و ڕوتی گەشەسەندنی تاریخ ڕوو لەو ئاراستەیە کە بەتەڵ جارێکی تر دروست نەبێتەوە کە ئەم کەسانە دروست نەبنەوە کە لە دوای بڵێن دامەزراندنی ئەو قۆناغەوە ئیتر ببنە مۆتەکە بەسەر کۆمەلگاکەیانەوە خۆی لە ئێستا ئەگەڕاستیتە سەرکردەی کاریزما ئەو کەسەیە کە پەرتەوازەیەک بخە سن بسمارک چی بوو بسمارک توانی ئەو پارچە پارچانەی ئەڵمانیا یەک بخەوە بکاتە تەوحید کافور چی بوو ئەو پەرتەوازەیەک تەوحید کرد و حتی هەموو ئەمانە لێستا قائیدێکی وا ضرورە بۆ کورد تۆ بڵێ سەرکردەی کاریزمی لەم قۆناغی ئێسا بۆ ئێمە ئەوەیە کە بتوانێت جیاوازیەکان کۆبکاتەوە جیاوازەکان کۆبکاتەوە لەتەکان لێک بدەن ئەو کاتە کارێزمایە کە ئێستا ئیشکالی دەوڵەت ئیشکالی کورد مجتەمەعی کوردی لەم قۆناغەیە ئەوەیە کە قوارەیەکی سیاسی نییە دەوڵەتێکی نییە موسساتی نییە بۆیە فەریاد ڕەس و کارێزمان لێرەیە لەم فتریا بەتەڵ لەم فتریا کێ ئەو کەسێک کە بووە بتوانێت ئەم پارچە پارچەیە یەک بخات ئەو ئیمکانیەتە شخصیەی ئەو هەبێت ئەو باڵێن توانایی هەبێت ئەو فکرەی هەبێت ئێستا لە زەمینەی لە واقعی سیاسی ئەمەگەر ئێستا سیاقێکی مێژووی بەخشین بە ئێستای کوردستان ئێمە ئەو سەرکردانەمان هەیە ئێستا بوونیان هەیە ئێستا من نایبینم
بەم حاڵی ئێستاوە کورت هەیەتی ئەو سەرکردەیە دیار نییە. پێشتریش نەبووە پێشترە بۆ بەڵام لە ناو ئەو فترە تاریخە مەسەن بۆ تۆ باسی جەنگی جیهانی یەکەم کە ئیشکالی کوردی تەنها قاید نەبووە، شکالی کوردی کۆمەڵێشتی تریش بووە، ئەو باڵین بارودۆخە نێودەوڵەتیەکە بووە، شەڕێکی گەورەی جیهانی بووە، مەساڵەحی جلهێزەکان بووە، هەتا دوایی لەوێ یا سەرکردە نەیتوانێەوە بگاتە شوێنی خۆی، ئەمە شتێکی ترە. بەڵام ئێستا کۆمەڵێش داتۆتە پێش زۆر باشتر ئەتوانرێت لەو کار. بەڵام ئێستا ئەو سەرکردانی ئێمە لە ئاستی حیزبە سیاسیەکانە هەندێک سەرکردەمانەیە نامێنێ نەخۆشەکەوێ نازانم ینی لەسەر ساحەی سیاسی ڕۆڵی نامێ ئەمە بۆ خۆی ئەمانەش هەری بۆ خۆی لە ئاسی خۆیان کاریگەریان نەبووە. ئەمە ئیشکالەتێکی تاریخیە تۆ سەرکردەیەک نەمێنێ ئیتر لە دوای ئەوە حرەکەیەک کۆتایی پێبێ. ئەمە دلیلە لەسەرەوەی کە ئەو حزبە سیاسیانە یان ئاراستەی سیاسی لە کوردستان کامڵ نەبووە، نەگەیشتۆتە ئەو شوێنی بتوانێت موئەسسەیەک دامەزرێنێ موئەسسە بێت، ینی موئەسسە وڵات بەرێبەڕێوە نەک فکری تەنها کەسێک. بەڵام بۆ خۆیان نەمانیان لەسەر شانۆی ژیان کاریگەری نێگەتیڤیشی نابێت، ڕاستە بیر و بۆچوونەکەی ڕێباسەکەی مەنهەجەکەی دەق و تێکست و نووسین و دنیابینیەکەی بۆ خۆی ئەمانە جێکەوتیانە بێ، بەڵام نەمانی حزوری خۆشی کاریگەری خراپی نابێت. کاریگەری خراپێ بێت بەڵام نابێت ئەزای ئەو موئەسسەیە وا ئەکات کەیترم کاریگەرێ نەبێت، ڕەنگە مانگێ 2 مانگ 3 مانگ 4 مانگ، بەڵام ئەگەر موئەسسە بێ موئەسسە ڕێوشێن بۆ کاریگەرانە ئەدۆزێتەوە، بەڵام ئەگەر موئەسسە نەبێت لەگەڵ لەمانی ئەوە کۆتایی پێدێ. ئەمە ئیشکالە، ئیشکالی تاریخی ئەمەیە کە تۆ پێ دوا بێت ئەو نەبێت کەسی تر ناتوانێت ئەمە بکات. ئیشکالی بەتەڵ ئەمەیە کە تۆ مجتەمع وا ئەزانێ ئەگەر فڵان نەبێت ئیتر کەسی تر ناتوانێت جێ ئەو پڕکاتەوە، کە ئەمە بۆ خۆی کارەساتی تاریخیە. ئێستا من پێم وابێت کە من مردم تەڵەبەکانم ناتوان جێم بگرنەوە، ئەمە کارەساتێکی مێژووی زۆر گەورەیە، چونکە من لە کاتێکا تەڵەبە بووم کتاب نەبوو بیخوێنمەوە. ئێستا تەڵەبەکەی من بەم هەموو ئەنتەرنێت و تەکنۆلۆجیا و هەراهۆسەوە نەتوانێت شوێنی من بگرێتەوە، ئەمە بۆ خۆی کارەساتە. بە هەمان شێوە موئەسساتی سیاسی و ئەساتی دەوڵەت و حزب و هەمووی وایە. معقول نییە سەرکردەیەک لە حەفتاکانە دروست بوو بێ، ئێستاش تۆ لەم هەموو تەکنۆلۆجیا و تەتەور و گەشە سەندنی فکری سیاسی و تەتەوری سیاست و ئەو هەموو مۆدێلە نوێی سیاست هەیە لە دنیاە، نەتوانی ئێستا موئەسسەیە دامەزرێنی کە لە دوای ئەم سەرکردەیە کەسێکی تر بێ بتوانێت ڕێگاکەی ئەو بگرێت. بەڵێ ئەمەوە سەفاروقتا چەند یعنی بۆ ئێستای واقعی ئێمە سەرکردە یعنی ضرورە و کاریگەری ئەبێەوە ئەو سەرکردانەشی کە هەندێکیان ئەڕۆن و هەندێک کە تازە دروستە بێتەوە بۆ خۆیان حاڵەتێکی سروشتی و ئاسایی مێژوویە بۆ ئێستا. بەڵێ سەرکردە ضرورە بۆی کە کۆمەلگا لەم قەرانی کە تێکەوتووە بەڕاستی ئەمڕۆ دەربازیکە و بێگومان بەڵام ئایا ئەم سەرکردی لە ئێستا لە کوردستانە بوونی هەیە کە بتوانێت جیاوازەکان نەهێڵێ، بتوانێت سنوورەکان کاڵکاتەوە، بتوانێت کۆی خەڵکی کوردستان لەسەر بیر و بۆچوونێکی کۆبکات و ئاڕاستەیان بکە. بێگومان ئەمڕۆ ینی ئەتوانێت سەکەی لەو جۆرەمان بوونی نییە، یاخود بڵین پێ دوایە ئەو بوونی نییە هەر ئیشکالێتی ناو مێژوو شەهروا بووە، یاخود ئێمە هەر ئێستا ڕەخنەی قۆناغی ئێستای خۆمانەکەیت. بەڵێ ئەتوانین بڵین خۆیمە لە شتێکی درێژکراوی مێژووە درێژکراوی ڕابردووە ئێمە بۆمانە نەکە سەکردەمان نیە، سەکردەمانەیە، بەڵام ئەم سەکردانە هەموو کورد بە سەکردی خۆی نازانن، یاخود هەنەجا خۆی بە سەکردی هەموو کورد نازانێ، بۆ مانای کە بێک چاو تەماشای هەموو خەڵکی کوردستان ناکە، واتە حیزبەکان بوونەتەوەی دابشکردنی سەکردەکان، کەمە ئەمە ئیشکالێکە بەڕاستی خۆی بێ حیزبەکان بۆ ئەو بن کە پەرە بە سیستەمی دیموکراتی بن و پەرە بە قەزەی نەتەوەی بن و بتوان هەمویان پێکەوە هاوکار بن بۆی کە دوجار بگەنە کەناری ئارامی، بگەن بەو خواسێکە خەڵکێ، بەڵام لە ئێستادا ئەمە بۆ تۆی تۆخکردنەوەی ناکۆچیەکان، بۆ تۆی تۆخکردنەوەی جیاوازەکان، بۆیە خۆی ئەمە بەڕاستی پێویستە بە واقعی کۆمەلگاوە، پێویستە بە ئاستی هۆشیاری سیاسی و ئاستی پێشکەوتنی ئابووری کۆمەڵایەتی کۆمەلگاوە. کۆمەلگایەک ئەبێ تا ئاسی پێشکەوتوو بێت، تا ئاسی گەشتسەندوو بێت، تا ئاسی هۆشیار بێت کە بتوانێت واقعی بێنێتە کایەوە کەیتر پێی وانە بێ بۆ نمونە تەنها کەسێک ئەتوانێت بێتە فریا ڕاست و تەنها کە کەسێک نەما ئیتر ئەو میلەتەی تر دەست و ئەژنۆ دابنیشەوەتی کەسێ نییە بتوانێت شوێنی ئەم کەسە پڕ بکاتەوە. خۆی گەمە بۆ شوێ بێ ئەمە هەر لایەک نەنگیە بۆ کۆمەلگا و نەنگیە بۆ ئەم سەرکردانە. ئەم سەرکردانە چۆن دوای ئەوەندە ساڵی ئەزمموی خۆیان ناتوانی
کەسێک پێبگەن کە شوێنگرەوە بەڵام ئەوان چی بکەن ینی زۆرجار کۆمەلگایەک ئومێدێکی گەورە ئەبەسێتەوە بە سەرکردەیەک ینی زۆر جار کۆمەلگا کۆمەڵی ئێش و ئازاری هەیە کۆمەڵە معاناتی هەیە کۆمەلگا زۆر جار ستەمی بەرامبەر ئەکرێ سەرکردە لەوانەیە هەبێ ڕێبەرایەتی بکە ینی گزارش لە خواستەکانی ئەو بکە ئیش بۆ ئەو بکە کە یعنی وەکو فریاد ڕازێ یعنی وەکو حاڵەتیشی ئینتقالی لە قۆناغێکی دواکەوتەوە بیان باتە پێشکەوت و بەرەو ژیان و گوزارانێکی باشیان بە بۆ خۆی ئەمە ئەو دیدە ینی ئەو کاریگەریە هەرەمیەکە بە شێوەیەکی گشتیەکە بڵین لە خوارەوە ناو جەماوەرەوە دەست پێ بکە سەرکردە بنیاد بنی ئەمە بۆ خۆی ضرورەتێکی قۆناغەکە نابێت بەڵێ ئەمەی کە تۆڵێ ئەمە دروست وە هەمیژمێ ئەو بڵم کە ئەبێ کۆمەلگا بگاتەوە ئاسی کە پێی وایە کۆمەلگا ئەتوانێت سەرکردە بێنێتە پێشەوە کۆمەلگا ئەتوانێت کەسێ بکا بە سەرکردە بۆ قۆناغێکی دیاریکرا و بۆ ئامانێکی دیاگە هەر کۆمەلگاشە ئەتوانێت ئەم سەرکردەی لابەر و کەسێکی بێنێتە پێشەوە یاخۆی کەسێکە لە هەنای خۆیدا پێبگەێن و بێنێتە پێشەوە دوجار نابێ ئێمە مەسیری حرەکەیەک مەسیری دۆزێکی ڕەوای گەلێک بە تاگی سەرکردەوە بەسێتەوە ئەمە ئیشکالەتی مێژوویە لە ڕابردووە وا بووە بەڵام زۆر جار کەرەستەکان یاخود ڕووداوەکان هەمویان ینی ئامادەن پێویستی بەوە هەیە کەسێک یعنی بیبزوێنێ بیجوڵێنێ بەرەو پێشی بەرێ تحریکی بکە ینی ئەمە بۆ خۆی نابێتە سەرکردە ئەگەر ڕوودا و گەلێ هەبێ یا قەزیەت هەبێ کورد ئێستا خاوەنی قەزیەیە بەڵام قەزی چێ دێ ینی ئەیجوڵێنێت بەڵێ من لە بیدادا باسیەوە گوتمان هەموو ناڕەزایەتێک هەموو حرەکەیەک هەموو شۆڕشێک پێویستی بە تاکی سەرکردە هەیە بەڵام ئەم سەرکردەیە بۆ قۆناغێک بۆ ئامانجێک بۆ گەیشتن بۆ خواستەکانی خەڵک بەوانایشکە نابێ ئەم سەکردەی هەتا هەتایی بێ یاخۆ سەکردەیەکی دوجار بێت سەکردەیەکی ئیستیبدادی بۆیە لە قۆناغدا پێویستە ئەم سەکردەیەمان هەبێ تا کاتێکە بۆ نمونە ئێستا ئەمڕۆ لە عێراقا لە کوردستانە ناڕەزایەتی گەورە هەیە بێتاقەتێکی گەورە هەیە کۆمەڵی قەیران هەیە ئەم قەیرانت پێویستی بە کاریزمایەکە بە سەکردەیەکە بێ ڕێبەرایەتیکە و تاکو لەم مەزیقە دەربازیکە بیگەێنە بە خواستەکانی خەڵک چۆن بۆ نمونە لە ڕابردووە ئەگەر نمونەی شۆڕشی ئێران بینەوە واقعیشی کۆمەڵایەتی و سیاسی و ئابووری هەبوو ناڕەزایی جەماوەری گەورە هەبوو خومینی هات ئیمام خومینی بۆ کاریزمایەکی کاریزما بووەتە فرادڕسێک بۆ قۆناغی خۆی کە ئەو خەڵک لەو مەزەقە ڕزگارکە و خواستەکانی خەڵک بێنەدی وە شۆڕش سەرکەوێ بەڵام بۆیە لەم کاتەش بەڵام بەدوای خۆی کێشەیەکی گەورەینە بەڵام تا ئێرە من بەسوێت تا ئێرە ئەمە ئاساییە بەڵام دوای خۆی بێگومان ئەبێ کە وەکو چۆن نمونەی ماندێلامانەوە کە دەستبەردار بوو نمونەی جۆڕاشتوان کە دەستبەردار بوو وەیە کاتێک کە شۆڕش گەشت بە ئامانج ئەبێ دامەزراوێکت هەبێ موسسەیەکت هەبێ کە ڕێگری بکات دوای ئەزمونەکانی پێش خۆی دووبارە کردو بەو شێوە تاڵێکە هەبووە بۆیە دانیتمە شتەکردە گرنگە و بێتە فریاد ڕست بەڵام بۆ قۆناغێکی کاتی بۆ قۆناغی دیارکە و بۆ ئامانجی دیارکە و نەک بۆ هەتا بەڵێ سوپاس مامۆستا ئەمەوەستا تاقیبێت والله من ئەوەندەی ئێستا پێم وایە ئەوەن کورد پێویستی بە سەرکردەی کارزمان نییە ئێستا کورد پێویستی بە بەهێزکردنی موسساتەکانێتی کە هەیەی کوردستان پەرلەمان یعنی تۆڵی هەموو عالم کاکە تۆڵی لە غیابی موسساتە هاوار و بانگی شەقامێک داوای سەرکردەیەکە کە ئەمە چییە سەرکردەیەک ئەمرێت لەسەر دەست جەماوەرێک ئیجێڕێت یعنی ئەمە غیابی موسسەیە موسسە ضعیفە بۆیە سەرکردە هاتۆتە پێشەوە ئێستا لە حال حاضرە کورد ئەگەر ڕاستەکە و ئەوێت چاو لە سیستەمە مۆدێرن نوێیەکانی دنیا بکە باشترین حل ئەوەیە کە موسسەکانی بەهێز بکە لە ڕێی پەرلەمانەوە داوای سەربەخۆی بکە لە ڕێی حکوومەتەکەیەوە داوای مافەکانی خۆی بکە ئەو حکوومەتی هەیە ئەو پەرلەمانی هەیە ئەو وەکو هەموو وڵاتانی دنیای لەم وڵاتە تۆ لە ڕێگای ئەمەوە ئەوە بکە نەک سەرکردەیە قوتکەی تۆ 2000 دنیا ساڵی تر تۆ ئیش لەسەرەوە بکە ئەو سەرکردەیە چی لێبێ و چی لێ نییە ئێستا کورد پێویستی بەوەیە وەکو هەموو وڵاتانی تر وەکو وڵاتە پێشکەوتەکان موسسەکانی خۆی بەهێز بکاتەوە نەک پێویستی بۆیە سەرکردەیەک دەرکەوێتەوە ئەگەر موسسەی بەهێز لە ساتەوەختی ژانی گەلا دەرەکەوێت ئەزانی چۆنە ساتەوەختی ژانی گەل ئێستا مەسەن ئەمریکا بۆ ژانی نەبووە بریتانیا لە مێژووی هاوچەرخە ژانی نەبووە فەڕەنسا ژانی نەبووە یەک دنیا شەڕیان بینی لە گەرمەی شەڕە ئەوان ئینتخاباتیانە کرد و قایدیانە گۆڕی و هیچیش لە مۆزوعەکە ناگۆڕە بەعکسەوە بەهێزترە بوون یعنی لە گەرمەی شەڕی جیهانی یەکەم لە گەرمەی شەڕی جیهانی دووەم لە گەرمەی جەنگی ساردا کە گەورەترین شەڕی هەبوو ئەمریکا 43 چەند سەرۆک گۆڕا دوای شەڕەکە ئەو بردیەوە کەچی لە رووسیا
قایدێگە هاتە تا مردن ناڕۆی دوای شەڕەکە کێ بردیەوە ئەمریکا بردیەوە کاتێ ئێستا گەشتونەتە کوێ ئێمە پێویستمان بۆ هەموو ئەسسەی بەهێزمان هەبێ نەک سەرکردەی بەهێزمانە بێ ئەسسەیەکمانە بێ لە ڕێگای ئەو ئەسسەیەوە بتوانین پەرلەمانمانە بێ حکوومەتێکی بەهێزمانە بێ ئەم پەرلەمان و حکوومەتە ئیشەکانمان بۆ بکە سەرکردەی بەهێزمان بۆ ئێمە یەک دنیا حەزبمان هەیە ئەم حزبانە بە ڕۆلی سیاسی کاتە مؤسسەمانەوێ بۆی بە لە دەستدانی سەرکردەوە نەزانین شۆڕشی باوکی ئێمە بۆ نازانم چی ئێمە بۆ بەڵێ مام سەفار من ماوەی بەرنامەکەم تاو ئەگەر بە کورتی ئیزافەیەکت مایە بۆ بەڵێ من ئەڵێم لە ئێستای کوردی ئێمە سەکردەیەکی ئەومان کە سەکردی هەموو کورد بێ بتوانێت خەڵکی کوردستان هەموو جێگومێدی هەموو خەڵکی کوردستان بێ و دامەزراوەیەکی بەهێزیشمان نییە کە وەکو دکتۆر باسی کرد کە ئەم دامەزراوە بێزانە بتوانن کە سەکردەی نوێ بێنێتە پێشەوە بەڵام پێویستە ئەم پێویستی بە وشیاری خەڵک و کۆمەلگا هەیە کە کۆمەلگا ئاسوشای ئەوەندە بەرز بێتەوە بتوانن دامەزراوێکی بەهێز دابنێن دوجار سیستەمێکی سیاسی بەهێز دابنێن دواتر دەستورێکی تۆکمە دابنێن کە ڕێگری بکات لەوەی کە هەر سەکردی بێتە پێش دواتر بێتە تاگڕۆ بێتە ئیسیبدا بەسەر خەڵکی کوردستان بەڵێ زۆر سپاس بۆ مامۆستا فاروق محەممەد توێژەر لە مێژوونی و هاوچەرخی کورد سپاس بۆ دکتۆر سامان حسێن توێژەر لە مێژوونی و هاوچەرخی و سپاس بۆ ئەوەدەبوونتان لە ستۆدیۆی بەرنامەی سۆراغی مێژوو بینەرانی بەڕێز و خۆشەویست بەم شێوەیەتمە کۆتایی سۆراغی ئەم جارە تا سۆراغی بابەتێکی تر بەخۆی گەورە و میهرەبانتان دەست پێرم کاتێکی خۆش بۆ هەموو لایەک